بەرهەمێنانی ئالیکی ئاژەڵ لە گەنمە شامی. سروشتی باشووری کوردستان زۆر گونجاوە تاوەکو یەکێک لە باشترین و بەسووترین جۆرەکانی ئالیکی ئاژەڵ بەرهەم بهێنرێت تاوەکو گەرەنتی ئاسایشی خۆراکی ئاژەڵ بکات. چاندن و بەرهەمێنانی گەنمە شامی و دوورینەوەی. ئاژەڵەکان زۆر زیاتر ئارەزووی ئەو جۆرە ئالیکە دەکەن لە چاو ئالیکی وشک و کا. بەرهەمێنانی سیلاج بۆ ئاژەڵداری. بەپێی بەشێکی زۆری سەرچاوە مێژوویەکان بێت پیشەی ئاژەڵداری هەر لە سەرەتاوە لەگەڵ بوونی مرۆڤ لەسەر گۆی زەوی سەری هەڵداوە. دواتر پیشەی کشتتوکاڵیش دۆزراوەتەوە. کشتتوکاڵیش بەپێی سەرچاوە مێژوویەکان لە گوندی چەرمۆ لە باشووری کوردستانەوە سەری هەڵداوە کە مانای زوو دەستپێکردنی ژیان لەم ناوچەیە دەگەێنێت لەگەڵ بەپیتی زەویەکەی. بەڵام لەبەر چەندین هۆکاری دەرەکی و ناوخۆیی ئێستا باشووری کوردستان یەکێکە لە دواکەوتوترین ئەو ناوچانەی کە زەویەکانیان گونجاوە بۆ کشتتوکاڵکردن، بەڵام کشتتوکاڵکردن زۆر لاوازە تێیاندا. ئەویش بەهۆی نەکردنی ئەو پیشەیە لەلایەن هاوڵاتیانەوە و نەبوونی پلانێکی استراتیجی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. لە کاتێکدا ئاوێکی سازگار و شیرینی هەیە و بەردەوام ڕێڕەوی گرتووە بۆ ناو ڕاست و باشووری عێراق دەڕوات و چەندین دەشت و شاخ و کێوی بەناوبانگی هەیە بۆ کشتتوکاڵکردن و گەرمیان و کوێستانی هەیە و تینی ڕۆژەکەی زۆر بەسوودە بۆ پێگەیشتنی بەرووبوومەکان و سروشتەکەشی چواروەرزەی هەیە. بەڵام لە بێ ئاگایی و گرنگی پێنەدانی تاوەکو ئێستاش بەرووبوومی هەرە سادەی کشتتوکاڵی لە دەرەوە هاوردە دەکرێت. لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆری دانیشتوانی باشووری کوردستان بەبێ هۆموچە وەردەگرن و بەشێکی زۆری کارمەندی حکوومەتن و بەردەوامیش خەڵکی باشووری کوردستان موچەخۆر دەکرێن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان هەمیشە چاویان لە دەستی حکوومەتە و کشتتوکاڵ و کارە خۆشێنیەکانیان تەواو لاواز کردووە و چەندین ساڵە گرنگی پێنادەن. بەڵام بەهۆی بڕانی بووجە و کەمبوونەوەی نرخی نەوت حکوومەتی هەرێم وەکو پێش ساڵی 2014 نەیتوانی سۆشیالەکە بەردەوام بکات بۆ هاوڵاتیانی. بۆیە لێرە و لەوێ خەڵکی هەوڵی دابینکردنی بژێوی ژیانیان بوون. یەکێکیش لەو ڕێگانی کە هەڵیان بژارد کشتتوکاڵکردن بوو. بەشێکی زۆری کۆنە جوتیارەکان بیریان لە کشتتوکاڵ کردەوە و هەوڵیاندا دەست پێ بکەنەوە. لە زۆر ناوچە دەستکرا بە چاندنی بەرووبوومەکان و هەوڵدان بۆ بەرهەمێنانی بەرووبوومەکان و خستنە بازاڕەکانەوە و دەستکەوتنی داهات و دابینکردنی بژێوی ژیان. لە سنووری پارێزگای هەولێر دەستکراوە بە چاندنی ڕێژەیەک گەنمە شامی بۆ بەرهەمێنانی جۆرە ئالیکێکی باش بۆ ئاژەڵ و بەرهەمێنانی گۆشت و شیر. سیلاج بە یەکێک لە باشترین جۆرەکانی ئالیکی ئاژەڵ دادەنرێت و لە قەت و گەڵا و گوڵی گەنمە شامی و خودی گەنمە شامیەکە پێک دێت. لە دوای ساڵانی هەشتاکانەوە پیشەی چاندنی گەنمە شامی لە باشووری کوردستان تەواو لاواز بوو نەما. گەنمە شامی تەنها بە شێوەی دەنکی وشک دەبینرا و دەکرایە گەنمە شامی برژا و دەتاقێنرا و دەخورا. بەڵام لە دوای ساڵی 2014 و دەستپێکردنی گەشت و بینینی کولتوری وڵاتان گرنگی و سوودی گەنمە شامی بیر هاوڵاتیان کەوتەوە. گەنمە شامی جگەلەوەی خواردنێکی زۆر بە سوودە و وزەیەکی زۆر دەدات بە مرۆڤ زەیتی لێ بەرهەم دەهێنرێت و ئالێکێکی زۆر بە سوود و گونجاویشە بۆ ئاژەڵ. خاوەنی کێڵگەکە گەنمە شامی دەچێنێت و بەرهەمی دەهێنێت
بۆ دابینکردنی ئاسایشی خۆراک بۆ ئاژەڵەکانی. مام شێخە بەێ ئێوە لە چ وەرزێکا دەست دەکەم بە چاندنی گەنمە شامی ئەوەی کە خۆتان پێ دەڵێن زەڕە. بەخۆی لە دوو مەوسم ئەمە دەیچینین، بەڵام باشترین مەوسم ئەو مەوسمەیە ئێستاکە کە پاییزیە لە پاییزا بیچێنی. ئەگەر لە پاییزا بیچێنی واتە لە 1/8 بیچینی زۆر باشە. چەند ڕۆژی دەوێت پێ بەخۆی 3 مانجی دەوێتن 9 ڕۆژی دەوێت 1/9 ینی لە 1/8 10 5 لەو کاتانە بیچینی زۆر باشە. باشە گەنمە شامی باشتر وایە لە دوای چ جۆرە بەروبوومێکی کوشتتوکاڵی گەنمە شامی بچێنرێ لەسەر زەویەکە؟ بەخۆی باشترین حل ئەوەیە تو عەردەکەت بەتار نەمینێتەوە، هەنی بۆ تو لەو عەردە ئیسیفادە بکەیت چونکە بە بەلاش دەڕواتن ئەو پەرێزە وەرزەی ساڵ ئیشی تێدا بکەیت. لە دوای دوورینەوەی گەنم و جۆ ئەو عەردە بە بەلاش دەمینێتەوە. ئەگەرە تو بتانی بیکەیە گەنمە شامی یاخود بیکەیە هەرزنی بیکەیە هەر شتێک، بەڵام باشترین شتەوەی گەنمە شامی ئێستاکە لە وڵاتی مە کەم دەیچینن کەم دەیچینە هەمووی لە دەرەوەی وڵات دێتن. بەس باشترین حل ئەوەیە لێرانە ئەمە بیچینین، ئەگەر بیکەینە ئەو عەلەفە سیلاژە ئەگەر بشت کرێتەوە زۆر باشترە. باشە مەبەستی منەوە بوو، ینی دوای گەنم و جۆ گەنمە شامی چاندنی باش، دوای گەنم و جۆ گەنمە شامی چاندنی باش. گەنم لە دوای گەنم باش نییە؟ گەنم لە دوای گەنم زۆر نەجاحەت نەبووە نەخێر لێرە گەنم دوای ئەوەی سا ئێوە دەیکەنە گەنمە شامی ئێستا دیکە دیکاتە چیانی چی زۆر باوە دوای گەنم ئەو خەڵکەی دیکە باوە هیچی لێ ناکەن لەو گۆڕە دەمینێتەوە گەنم بۆ گەنم بۆ گەنم کە باشیش نییە نییە. ینی باشەکە چی ئێستاوە کابراایە ئەگەر کردی بەهێزترە بێتەوە دوای زەویەکە بەهێزتری شەبێت و چیمیا لێ دێستا لەو عەردە چیمیا لێدرایە عەردەکە بێهێز نابێ. خەرک زۆر وا تێدەگەن عەردەکە بێهێز دەبێت قووەتەکەی دەبات نەخێرەوە چیمیای لێدرایە کە چیمیای لێدرایە ئەو قووەتە هەردەمینە لەناو ئەو زەویە ئەو گەڵای ئەی چۆن ئەو گەڵایەش ئەوەی دەکەوتە خوارێ ئەوش دەبێتە خۆراکێتە پەینی چاک. کاتێک هەر کەسێک کارێک دەکات بە تایبەتی بیر لە بەخێوکردنی ئاژەڵ دەکاتەوە، جا بۆ مەبەستی بەرهەمێنانی گۆشت بێت یاخود بەرهەمێنانی شیر، دەبێت سەرەتا بیر لە دابینکردن و سەرچاوەی خۆراکەکانیان بکاتەوە و ئاسایشی خۆراکی ئاژەڵەکانی دابین بکات بە چەشنێک کە زۆر باش و بەسوود بێت و خەرجێکی کەمیشی تێبچێت تاوەکو بزنس و کارەکەی سەر بگرێت و قانزاچ بکات. خاوەنی ئەم کێڵگەیە لەبەرەوەی بڕیاری داوە شیر و گۆشت بەرهەم بهێنێت و بیکاتە سەرچاوی داهات بۆ خۆی و قانزان جیلێ بکات. نزیکەی 50 بۆ 60 چێلی هۆڵەندی کڕیوە و بە خەویان دەکات و زاوزێیان پێ دەکات و دەشیان دۆشێت. بەڵام پێویستی بە خواردنە بۆ ئاژەڵەکانی. بە 3 مانگ تۆ گەنمە شامیەکەت پێ دەگەن؟ بەڵێ ئێمە مەبەستەکەیمە لەوەیدا ئەوەی لە بۆ عەلەفی سایلج دروست دەکەین. بۆ سایلج دروست دەکەین. باشە ئێستا ئەوە ئەمە پێگەیشتەوە نیە؟ بەڵێ ئەمە هێشتا تۆزێکی ماوە نیە؟ ئەوانی ئەو بەر ئەوانی ئەو بەر باشتر ئەمە باش ئێستا ئەمان باش ئێستاکە ئەوە دەلیکەنەوە بەعزێکەوە ئێستا ئەمە لە بازاڕە ئەگە بیخیتە بازار و پارێکی باش بشخێ بازار پارە ئاکاوە ئەشفرۆش ئێستا حالێن لە مۆڵەکان زۆری هەیە ئەوها بەتەڕی وانە دەیکوڕێن و دەخورێتن بێزگە لە مۆڵەکانژانی لە سوپەرمارکێتەکانی لە مارکێتەکانی بەرێ لە ماڵەوە خواردنێکی زۆر بەسوودە بە تایبەتی بۆ منداڵ. بەڵێ باشە بۆ نایخەنە بازاڕەکانەوە ینی لە عەلەفەکەیە سوود زیاتر وەرەگرنی ئەوە یان لە ئەگەر ئاها بەدانە بیفرۆشن خەڵکێک هەیە دەچینی بەس لە بۆ خواردنی بازار. زۆر جوان ئێستا زۆر جوان و ناسکە خەڵکەکەیە دەیچینی بەس لە بۆ خواردنی بازار. ساهرە ئەوهاش دەخورێ ئەوهاش دەخورێتن تۆزی خوێی پێوەکەیت و بشی کولێنی زۆر باشترە بەس نەشی کولێنی زۆر احتیاجە. شیرین و خۆش ئارێوەڵە تۆ دەی خۆی خۆداوە؟ وەڵام ئەمەش ئەگەر مەجال هەبی دەی خۆین. زۆر باشە ئیشی بازار ناکەین ئەمە ئەوانەی دەبەنە بازار ئەوان زیانە چۆکەمە کارگەی ئالیچی دروستکردنی سیلاژمان هەیە. ئەو سایلجە ئەوەی پێدەوێت لەو دەرەیە دروست دەکرێتن
دەبێت لەو تەمەنەش دابێتن هێشتا سەوز و جوان بەران مهنەیەمە ئەوە نیە لە بۆ بازار مهنەیەمە دروستکردنی ئەو ئالیکەیە لە بۆ پرۆژەکەی خۆمان کە مانگا و شتمان هەیە باشە بیرت لەوە نەکردوەوە پانتایەکی زۆرتر بکەی بەمە بۆی بەشی بازار وەڵا حەزمان لێ بەسە زۆر جار لە تورکیا دەیهێنن ئەوە لە تورکیا دێنێتە کوردستان خەڵک دەیکڕێت ئەمە حەزمان لێ بەس ئەگەر ینی زروف مەجالت نەدا و هەرزت نەبیتن ینی ئەگەر حکومەت هاوکاریمان بکە پارچە زەوی زیاترمان بداتێ بەرەوەڵە ئێمە حەزەکەین زیاتر لەوە بیچینین ئەگەر پلانێکی باش هەبێ لەلایەن وەزارەتی کوشت و کاڵەوە بەڵێ ئێستا ئەمەی خۆمان زۆر خۆشتر بێ لەوانێت لە تورکیاکە زۆریش باشترە زۆریش تووسکە بە دەرەجەکی وا دەکەیت و بە ساغڵەمی دروستی دەکەی لە ڕێی سەحەشەوە هەر شتێکی جوانتر دروست دەکەیت دەنگە گەنمە شامیەکان لە ڕێگەی دەستگایەکەوە کە دەکرێت بە پشتی تراکتۆرەوە بە ئەندازەی پێویست دەنگەکان دەخاتە ناو زەویەوە دەنگی گەنمە شامیەکان لە دووری 7 و 15 و 20 سانتیمەتر لە یەکدی دەچێنرێن بە جۆرەی گونجاوی کەش و هەوای وڵاتەکان بەڵام لەبەر گونجاوی کەش و هەوای باشووری کوردستان دەتوانرێت نێوانی دەنگەکان 7 سانتیمەتر بێت و لە پانتایەکی کەم زۆرترین ڕێژە بەرهەم بهێنرێت لە هەندێک وڵات لەبەر نەگونجانی زەویەکە و کەش و هەواکەی دەبێت دووری نێوان دەنگەکان 15 بۆ 20 سانتیمەتر بێت لە ئەنجامدا پانتایەکی زۆری دەوێت تاوەکو بڕێکی باش گەنمەشامی بەرهەم بهێنرێت بەڵام لە پانتایەکی کەمی باشووری کوردستان دەتوانرێت ڕێژەیەکی زۆری گەنمەشامی بەرهەم بهێنرێت و دەنگەکان لە دووری 7 سانتیمەتر لە یەکدیەوە بچێنرێت ئێوە چیان دەدەنێ ئەم کەلەیەکی هەشتەوە دەیچێنی هەتاوەکو ئێستا پێویستی بە چییە بێجگە لە ئاودات لە چاندنی یەکەم ڕۆژ پەینی لەگەر تێکەر دەکەی چ جۆرە پەینێ پەینی ئاژەڵی پەینی ئاژەڵی نا ئەو سەمادەیکەوە شەکرەکەش نامڕەکەبەکە باش مڕەکەبەکە لە ڕۆژی ئەوەل دەیدەیە دوای 20 ڕۆژ سەمادەکەی دەدەیە دوای 20 ڕۆژ لە تەمەنی سەمادەکەی دەدەیە ئەنجا ئەگەر مەزالت هەبی دوو سەمادی بدەیە ئەوە زۆر باشترەشە بەس لەبەرەوەی بەژنی بەرزەبی ینی پێدانی سەماد بڕۆکەک زەحمەت دەبیتن باشە ئەی ئافات و نەخۆشی چییە بۆ ئەمە وەڵا ئافات و نەخۆشی لە بیدایەتی تەمەنی کرمەکەیە ئەگەر زوو متابعی بکەیت لە ڕۆژی یەکەم و دووەم و پێنجەم و ئەوانێک کە شین دەبیتن متابعی بکەی ئەگەر ناقلک شین نەبوو بیتن ئەوە معنە کرمەکە لە بنەوە خواردیتی دنکەکەی خواردیە لە ڕێگەکەوەدا لە ڕێگەوە کرمەکەەکە ئیش لەسەر ڕێگاکە لەو کاتەیە دەرمانی خۆی هەیە بیڕشێنی ئەوە نامینێ و ئافاتەی نامینێ ئەڕاتم ینی ئەو کێشەیە هەیە تا گەورابێتن ئەی باڵندە چەند باڵندە هیچ کێشەی نیە لە باڵندە ئەوە ئێستا ئەگەر یەکە تااقەتەکی باشی نەبی ناتوانانی پەلکەکەشی لێ بکاتەوە زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین بەرهەمێکی سەوانە تاو بەرهەم دەدا شتێک نییە بڵێ ئافاتی هەیە یان باڵندە دەی خوایان ئاژەڵ دێ بۆی بەێ بەرهەمێکی سەتاسەتە و ڕێژەی ئینتازیشی زۆرە لەبەرەوەی و دنکە کە چینی بزانە چەند دنکە دەداتێ ئێستا یەک دنگ لەوە لەوانەیە یەک دنچی لەوە چاندرۆ ئێستا لەوانەیە 700 دنگ بیتن باشە ئەم دەنگێکی ئێوە دەیچێنن بڵێ دەبێ ئەوها بە سەوزی و جوانی بیان نا دەبێت بە وشکی بێ بەران لە ناو بەڕادبی ناو بەڕاد لە ناو بەڕاد بیتێنێ ناتوانانی ئەو دنکە دەتوانی بچینی هەر لەو دنکە بەرام ئەو ئینتازت ناداتێ ئەین تۆ دەبێت بچی بینی هاوردەکراوە دەبێ هاوردەکراو بڕێ کوێی دێننەوە عادەتەن وەڵی فەڕەنسی هەیە و فەڕەنسی ئەمە بە زۆری ئەوها باوە فەڕەنسی هەیە تورکیا دێتن و زۆر باشە حاضر دەیچەند یەک دەنگ دەبێتە چەند گوڵ یەک گوڵەکات یەک گوڵەکەوە نیە هەیە دوو گوڵەکە بەرام ئەوەی دوو گوڵەکە زۆر نەجاحەت ناینی یەک گوڵەکە نەجاحەتی یەکەمیان باشە گوڵی یەکەمیان باشە هیچ دومی زۆر چروکە بەس گوڵی یەکەمیان ئەگەر چاک پەروەردەکرابی هەتا 1000 دنچی تایە باشە تۆ چۆن دەزانی کاتی دوورێنەوێتی ئەمە تاریخمان هەیە ئەو ڕۆژی کە دەچینین تاریخمان هەیە دەنووسین کە دەگاتە ئەو ڕۆژەی میعادی دێتن ئەمە دەیدورینەوە ئەوەیان یەک ئەگەر لە زیەکیش لە شوێنەشش بیکڕین ئێمە بە خۆمان تەماشایەکەن وەکو جەنابەت تازە ئەو گوڵەت کردەوە تەماشات کرد ئێستا ئەوە باشترین وەختیتی لە بۆ دروستکردنی سیلاش
لە دوای تێپەڕبوونی نزیکەی 3 مانگ گەنمە شامیەکان پێدەگەن و ئامادە دەبن. خواردنی گەنمە شامی سوودێکی زۆری هەیە بۆ مرۆڤ و بەکاڵی و کوڵاوی و برژاوی دەخورێت، بەڵام تاوەکو ئێساش سەر ڕای داخوازی باش لەسەر گەنمە شامی و زۆر گونجاوی ئاوهەوا و زەوی بەشی داخوازی ناوخۆ بەرهەم ناهێنرێت لە ناوخۆی وڵاتدا و لە وڵاتانی دراوسێەوە گەنمە شامی دەهێنرێتە بازاڕەکانەوە. لە دوای پێگەشتنی گەنمە شامیەکان لە ڕێگەی دەستگایەکی تایبەتەوە دەست دەکرێت بە دوورینەوەیان. کاشێخە بەڵێ ئێستا دەدوورێتەوە نیە؟ بەڵێ بەم دەستگای دوورنەوە لەو دەستگای دەیدورینەوە یەکسەر بۆ خۆشی دەیهاڕێ؟ یەکسەر بە خۆشی دەیهاڕێ و ورد و خاشی دەکا و دنکەکەی و دارکەکەی و پەلکەکەی هەمووی ورد دەکاتن. یعنی ئێوە بێجگەل لە گوڵەکەی بەڵێ فەلکەکەشی و دەنکەکەشی و پەلکەکەشی هەمووی ورد دەکات. بەڵام ئەگەر گوڵەکەی لەگەڵدا نەبێ ئەگەر گوڵەکەی لەگەڵدا نەبێ نابێتە ئەو عەلەفە، نابێتەوە عەلەفە، بە قیمەت نابێت، بە قیمەت نابێت، قیمەتەکە بەهۆی دەنکەکەوەیە. زۆر باش. ئێوە لە شەو ڕۆژێکا ئەتوان چەند دوێنن بدورنەوە بەم دەستگایە؟ واللهی ئەگەر جەو مەجالی هەبی و جەوەکە ڕێک بیتن باران نەباری باشە ئەتوانین هەتا 3 دۆنم 4 دۆنم بدورینەوە. خێرا دەیدورێتەوە نیە؟ خێرا دەیدورێتەوە، خێرا دەیدورێتەوە، هەرزاری 2 ڕێزە بە. خواردنێکی بەسوودەوە نیە؟ خواردنێکی بەسوودە، ئەوە دنکە و دارکە و پەلکە و هەموو شتێکی. ئەمە شیری ئاژەڵەکە زیاد دەکات، شیری ئاژەڵەکە گۆشتەکەی باش دەکات، وانە گۆشتیشی باش دەکات، شیریش لە بۆ شیریش باشە دەبێ، خاص لە بۆ شیرە و لە بۆ گۆشتیش دەبێتن. زۆر باش. یعنی ئەوە ئەگەر ئێمە نەیکەینە ئەو ئالیکە ئەو سایلزەی لێ دروست نەکەین باشە دوکار لێ دەیدوریتەوە دنکەکەی دەباتە بازار دەیفرۆشی، بەڵام ئەو دارک و پەلکە دەکەوتنەوە ئەو زەویە. یعنی هیچ فایدەیەکی لێ زەویەکەش عەدەم دەکاتن، ناچێدرێتن، یان دەبێ بچی بیسووتێنی. بەس ئێمە فایدەکەی ئێمە لە بۆ جوتیار و لە بۆ عەرد و لە بۆ خاوەن پرۆژە ئەوەیە کە لەسەر عەرد دەیدوریەوە هیچ شتێک لە پاشە خۆی بەزێ نامینێتن. عەردەکەوەتەوە دیارە لە پێشمانە بە خاوێنی دەیدوریەوە و فایدەکەشی لەوەیە پەلکەکەشی لە زیاتی کا دنکەکەشی لە زیاتی جۆ، یعنی هەردوو پێکاتە دروست دەکاتن لە خۆی. دەستگاکە 2 ڕیس بە یەکجار دەدورێتەوە و قەد و گەڵا و گوڵ و بەرهەمەکە تێکەڵاو دەکات و تەواو وردیان دەکات بە یەکەوە. دوای دوورینەوە دەگوازرێتەوە بۆ لای کێڵگەی بەخێوکردنی ئاژەڵەکان و دەکرێتە کیسە و دواتر بۆ ناو تەلیس. سەرەتا بەرهەمەکە دەکرێتە ناو هۆپەرێکەوە و دواتر هێواش بەرز دەکرێتەوە بۆ سەرەوە و ئامادە دەکرێت بۆ ناو تەلیس و کیسە. سەرەتا دەکرێتە ناو نایلۆن و پاشان تەلیسەوە تاوەکو بۆ وەرزی زستان هەڵبگیرێت و هەوا نەچێتە ناوی و بەکتریا خراپی نەکات. کاشێخەوەر کیسێک چەند کیلۆیە؟ والله ئەوە لە دەوری 30 کیلۆ زیاترە، 33 کیلۆ، 34 کیلۆ، 32 کیلۆ لەو قیاسە پێدایە. ئەوەی تر لە 30 هەتا 34 لە 30 هەتا 34 هەتا 35 جاری واتەیەکرێت. زۆر باشە. هەر چێلێک بۆ نمونە چەندی پێویستە شەو ڕۆژێکا بیخوا؟ هەر چێلێک گەنی شەو ڕۆژێکە 15 کیلۆ ئەخوات. 15 ڕۆژ 15 کیلۆ هەتا 20 ئەخوا ئەگەر چێرەکە گەورە بی. باشە ئێوە چۆنی و کاتەکانی خواردنتان دوو جەمدایان دەنێ؟ 2 جەم بەیانی و ئێوارە. بەیانی و ئێوارە. بەیانی و ئێوارە. ڕۆژهەڵات و ڕۆژاوە. پازدەکە بەیانیکەی نیوەیان دەدەنێ؟ نیوەیان دەدەینێ و ئێوارەش نیوە. ینی شەر نییە ئێواران زۆرتر بخۆنیان بەیانیان زیاتر بخدا ئەگەر شەو درێژ بی ئێواران زیاتریان لە ڕوو دەکەین. ئێواران زیاتر ئەگەر شەو درێژ ئەگەر شەو درێژ بی. باشە ئەم چێلانی ئێوە بەردەدرێنە دەرێ؟ هەندێک کات هەیە بەریان دەدەین، وێنجە و شتمان هەیە لە دەرێ، هەستە وێنجەکمان هەیە لێن دەرێتە، هەندێک کات بەریان دەدەین. یعنی بە ئەوەی خۆیان بلەوەڕێن، بە زەوقی خۆیان بلەوەڕێن. بۆنیکی تەخمیرکراویشی لێدێ؟ ترشاویشی لێدێ. ئێستا وەختێتی ها؟ یعنی ئەوە حازر بۆنی لێ هات معنە حازر بوو، حازر بوو. باشەوە هەڵدەگیرێت یان یەکسەر لە دوای دوورینەوە و کردنە کیسەوە یەکسەر دێنرێت ئێرە یان فترەیەکەیە بینیان؟ ئەوە لە دوای دوورینەوە دێتە ناو ئەو کارگارەکە کە بینیمان.
لەوێ چەند ڕۆژێک دەمینێتن کە هاتە ناو لایلۆن 15 ڕۆژێک بەسەر دەچیل ناو لایلۆنە دەترسێتن دەبێت بگاتە ئەو خۆناغی بگاتە ئەو خۆناغی کە ترشاوبی کە ترشا ئەو کاتە دەبیتە ئەو ئەلەفە دەتوانی بیدێ حیوان بە زەگەر نەترشێ ئەوها بە سادەی بیدێ احتیمالە نەفخی پێ بکات. کەک شەخە ئێستا ئەم جۆرە خواردنە لەگە خواردنێکی دیکەی ئاسایی بۆ نمونە کە بەڵێ کای وشکە جاران دەیاندایە ئاژەڵ یان ئەگەر ئاژاڵێک بۆ خۆی بڵەوەڕێ شتی سروشتی یعنی هەرچێکی دەستکە و بیخوا فەرقی چییە؟ فەرقەکەی ئەوەیە ئەوە زۆر خواردنی تێدا فیتامیناتی تێدا پرۆتینی تێدا کە هیچ فیتامین و پرۆتینی تێدا نیە شتێکی وشکە بەس لەبەرەوەی حیوان پێی دەژێتن هەرەکەی کەرشی پێ زیاد دەبیتن ئەگەرنا ئەوە هەم فیتامیناتە و هەم پرۆتینە و تاقەشی تێدایە بەتەنێ پێی ئەژێت بەتەنێ پێژی یعنی ئەوەی سا بەزەوە دەدەن ئەمە ئەوەی دەدەن کەمە چیش علەفی وشک بەسەردا دەکەین کەمەک و زایدەن خوێشی پێویست زایدەن خوێشی پێویست خوێ و ئاویان دەدرێت بەڵێ خاوەنی ئەم کێڵگەیە شیرە بەرهەماتوەکانی لە وەرزی هاویندا دەداتە ساردەمەنەکانی ناو شاری هەولێر و لە وەرزی زستانیشدا بۆ خۆی دەیکاتە ماست لە باشووری کوردستان لێرە و لەوێ خەڵکی ئاژەڵداری دەکەن و شیر و گۆشت بەرهەم دەهێنن هۆکاری سەرەکی پێشنەکەوتنی کردی ئاژەڵداری لە باشووری کوردستان بە تایبەتی لە بواری چێلی شیردەر دەگەڕێتەوە بۆ گرنگی نەدان و لێنەکۆڵینەوەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم و کوالیتی کۆنتڕۆڵ بۆ ئەو شیر و پۆدرانی کە دەکرێنە شیر و ماست و ماستا و زیان بە هەوڵاتیان دەگەێنن لە کاتی ڕێگرتن لە هێنانی پۆدرە و شیری وشک بە مەبەستی بەرهەمێنانی بەرهەمە شیرەمەنیەکان کەرتی ئاژەڵداری زۆر پێش دەکەوێت و تەندروستی هاوڵاتیانیش زۆر بەهێزتر و باشتر دەبێت. بە شێوەیەکی گشتی سیلاج یاخود سایلج بەرهەمێکی زۆر بەسوودە بۆ ئاژەڵ و لە ڕێگەیەوە شیری ئاژەڵ زۆر دەکات و خێراتر و باشتریش قەڵە و بەهێزی دەکات هەروەها سوودێکی زۆریش دەگەێنێت بەو زەویەی کە لەسەری چێندراوە و ئامادە و بەهێزی دەکات بۆ بەرهەمێنانی بەرهەمی دیکە لەسەر زەویەکە.